مارتن لۆسەر کینگ ئەو کەسەی ڕەشەکانی لە خزمەتکاریەوە گەیاند بە سەرۆکی وڵات. گەر تۆ ئێستا سپی پێستی خۆشبەختیت کە ڕەشی سەردەمی ڕۆزا پارکس و مارتن لۆسەر و ماندێلانیت، چونکە هیچ پێشێلکاریەک بەرامبەرت ئەنجام نەدەدرا و خۆشبەختتر لەوان دەژیایت. گەر تۆ ڕەشی سەردەمی ئەوان بواییت خۆشبەختتر بوویت، چونکە بەشێک دەبووی لە شۆڕشێکی گەورەی ئینسانی کە کەس پێشتر جەسارەتی ئەوەی نەکردووە ئەو شۆڕشە بکات. گەر تۆ ڕەش بواییت شۆڕشگێڕێکی مەزن دەبوویت. ڕاستە ئازارت دەچەشت، بەڵام هیچ کاتێک شەڕکردنی تۆ بە ناڕەوا و نائەخلاقی دانەدەنرا، چونکە تۆ بانگت بانگی ئینسانی بوو، پێچەوانەی بانگی سپێکانی ئەو کات کە بانگیان بانگی سپێکان بوو. گەر تۆ تا ئێستا وات زانی بێت تەنها ڕەشەکان و سپێکان بەرامبەر یەکتر جەنگاون، زوڵم لە سوورپێستەکان دەکەیت کە ئەوانش تەمەنێک هاوڕێی ئازاری هاوشێوە بوون. ئەو خوایی کە سپی و ڕەش و ڕەنگەکانی تری دروست کرد لەلایەن پەرستگاکانی ئەو کات، خوا وەک لایەنداری بەرەیەک نیشان دەدرا و زۆر جار بە ناوی ئەوەوە جەنگەکە دەکرا. You must have as a basic principle the determination to achieve excellence in your various fields of endeavor. You're going to be deciding as the days and the years unfold what you will do in life, what your life's work will be. Once you discover what it will be, set out to do it and to do it well. Be a bush if you can't be a tree. If you can't be a highway, just be a trail. If you can't be the sun, be a star. For it isn't by size that you win or you fail. Be the best of whatever you are. مارتن لۆسەر ڕابەری شۆڕشی ڕەنگ. من خەونم هەیە ڕۆژێک دێت ئەو گەلە ڕادەپەڕێت، دەبێت بزانن هەموو کەس بە یەکسانی لەدایک دەبێت. I have a dream that one day this nation will rise up, live out the true meaning of its creed. من خەونم هەیە ڕۆژێک چوار منداڵەکەم لەسەر ڕەنگیان حکم نادرێن. I have a dream that my 4 little children will one day live in a nation where they will not be judged by the color of their skin but by the content of their character. I have a dream today. ئەمە بەشێکە لەو وتارە مێژوویەی کە مارتن لۆسەر لە خۆپشاندانێکی جەماوەری و لە واشنتنی پایتەخت پێشکەشی کرد. هەوڵەکانی مارتن هەر لە سەرەتاکانی تەمەنیدا دەستی پێکرد و لە ویلایەتەکانی ئەمریکا کاری دەکرد دژی ئەو جاکاری و هەڵاوێردی ڕەنگە. بەڵام کاتێک ڕۆزا پارکس لە سەر هەڵوێستەکەی بەرامبەر سپی پێستێک حکم دەدرێت، مارتن لۆسەر پێشەوایەتی جوڵەی ناڕەزایەتی دەکات و پاڵپشتی خۆی بۆ ڕۆزا دەردەبڕێت و داوای بایکۆتی سەرجەمهێڵەکانی پەڕینەوە دەکات. تاوای لێهات هاتوچۆی ئەمریکا بە تەواوی لە مایەپووچ بوون نزیک دەبووە. ناچار ڕۆزا ئازاد کرا و مارتن لۆسەریش وەک نوێنەر و ڕابەری جوڵانەوەکە داواکاریەکانی گەیاند و لە ڕێگەی وتارە مێژوویەکەی بەناوی من خەونم هەیە تەواوی شەقامی ئەمریکی و جیهانی بێدار کردەوە. مارتن لۆسەر ساڵی 1929 لەدایک بووە. دوای بڕینی قۆناغەکانی خوێندن بوو بە ڕێبەری مەسیحەکانی باشوور کە جوڵانەوەیەکی ئاینی شۆڕشگەڕی بوو. ئامانجیان ئەوە بوو بگەنە مافە مەدەنی و شارستانێتیەکان. با ماوەی کارکردنی لە خەباتی ناتوند و تیژیدا زیاتر لە 35 جار دەستگیر کراوە. ساڵی 1963 لە پێشەوایەتیکردنی شەقامی ناڕازی وتاری من خەونم هەیە دەخوێنێتەوە. ساڵی 1964 خەڵاتی نۆبڵی ئاشتی وەردەگرێت وەک گەنجترین کەس. دوای تێپەڕبوونی 5 ساڵ بەسەر وتارەکەیدا لەلایەن سپی پێستێکی توندڕە و تیرۆر کرا. لەگەڵەوەی مارتن لۆسەر نەیتوانی سەرجەم خەونەکەی بە چاوی خۆی ببینێت، بەڵام ئەو هۆشیارەی ئەو لە ئەمریکادا دروستی کرد و بەهۆی لادانی سیستەمی تەواوەتی لە سەر ڕەشەکان و تا دواتر نەک هەر مافیان دەستەبەر کرا. باراک ئۆباما وەک یەکەم کەسی ڕەشپێست و نوێنەری پارتی دیموکراتەکان بە سەرۆکی ئەمریکا هەڵبژێردرا.